خلي مجاريان بردوام بكن سركردل عنيا تركماني تركيش عز الدين جي كركوكي ميواني ميه سلاف بوته بريز عز الدين برز عز الدين سلاوتان لبيتوم كاتتان باش سبي بو بجاري لكوبنو ينجمني بارزغانا كان بەلای خۆی بەخشندەی میهرەبان بەرەی تورکمانی عراقی کە نوێنەرایەتی لە لیستی بەرەی تورکمانی دەکات کەوا بایکۆتی دانیشتەکەی بەیانی دەکات هاوکات لەگەڵ ڕاگەاندنی پارتی دموکراتی کوردستان و هەروەها پارتی سیادەش ئەوانیش بایکۆتی کۆبوونەوەکەیان کردووە کەوا بەڕاستی ئێمە دان بەو کۆبوونەوەی نانێن پێمان وایە کۆبوونەوەیشی ناڕەوایە و دەستوریش نییە لە هەمان کاتدا بەڕاستی لەسەر بنەمای کۆبوونەوەکەی هۆتێل ڕەشید کراوە کە ئەمەش پێشێلکارێکی زەقی دەستور و یاساکانە جێبەجێکراوەکانە بەڕاستی ئێمە تانە و سکاڵی خۆمان پێشکەش کردووە چونکە لە هەمان کاتدا ئێمە بایکۆتی ئەو کۆبوونەوەی تاوەکو ئەو کاتەی بڕیار لەبارەی سکاڵەکان دەدرێت کەوا بەرەی تورکمانی عراقی پێشکەشی کردووە چاوەڕوانی بڕیاری دادگای فیدرالی دەکەین کە چاوەڕوان دەکەین بڕیارێکی دادپەروەرانە بێت بڵێ برێزە زەدەنگەر سکاڵەیاوە نەی پێژراندن دی دادگەها فەدەرالیدان هەلوێستاوە دێ هەر وسا بەردەوام بە کو هوند کۆمبوونێن جڤاتا پارێزگەهێدە بەشداریە نەکەن بڵێ ئەمە گفتوگۆی کراوە هەنگاوەکانمان گفتوگۆ کردووە ئەگەرەکانمان گفتو کردووە ئەگەر هاتوو بڕیارێک لە بەرژەوەندی ئێمە بوو ئەو کاتە بەڕاستی جارێکی دیکە پرۆسەکە دووبارە دەکەینەوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بە بەشداری تەواوی لیستە براوەکان کە لەم هەڵبژاردنەی دواییدا ئەنجام درا ئەگەر هاتوو دژی ئێمەش بوو ئەو کاتە بەڕاستی ئێمە ڕێوشێن و سیناریۆ دیکەمان هەیە کە جێبەجێ دەکەین پشتیوان بەخوا دوای ئەوەی کەوا بڕیارەکە بە کۆتایی دەرچوو باشترین چارەسەر ئەوەیە کەوا بەڕاستی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن دروست بکرێت لە نێو ئەنجومەنی پارێزگادا بەڕاستی ئەگەر هاتوو بڕیارەکە دەرچوو دژی ئێمە بەڕاستی چیتر بایکۆتی دانیشتنی کۆبوونەوەکان ناکەین تاوەکو دەگەین بە دروستکردنی پێکێنانێکی بەرەیەکی یەکگرتووی یاسایی بێت لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێز ئەزەدی ئێوە لە پارێزگای کەرکووک تورکمان 19 پۆستی بەرکەوتووە کێشەتان چییە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پێکێنانی ئەو ئیدارەی کەرکووک ئێمە بەڕاستی بۆ ئێمە پۆست گرنگ نییە ئێمە بەڕاستی داوای پۆستمان نەکردووە هەرگیز ئەو لیستی ئێمە لەسەر بنەمای خزمەتی گشتی دروست بووە یەکەم شت ئەوەی کە دەمانەوێت بریتە لە داواکردنی جێبەجێکردنی یاسا و دەستور لەم پێکێنانی حکوومەتی خێوجەیی کەرکووکدا پێویستە یاسا جێبەجێکرێت سکاڵا و تانەکانی ئێمە زۆر ڕوون و ئاشکران کە ئەوەیە کە بەڕاستی پێشێلکاری زۆر کراون لە هەڵبژاردننی پارێزگار و ئەنجومەنی پارێزگا و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا لە پایتەختی لە بەغدای پایتەخت لە هۆتێل ڕەشیددا ئێمە گوتومان نەجارێک کە دەیڵێنەوە ئەو پۆستە 19 پۆستێک کە بۆ ئێمان داناوە لە کۆبوونەوەکەدا بەڕاستی ئەمە ئەو کارنامەی نییە کە ئێمە پێشکەشمان کردووە بەڵکو زۆرینەی ئەو پۆستانەی کەوە هەن لە نێو ئەو لیستەدا بەڕاستی ئەوە پۆستی ئێمن بەڕاستی ئێستا ئێمە لە دەستی ئێمەدا ئێمە داوای پۆستی دیکەمان کردووە لەوانە پۆستی پارێزگار بە شێوەی خولی بێت سەرۆکی ئەنجومەن بە شێوەی خولی بێت ئێمە پۆستی دیکەمان هەم کە بەلای ئێمەوە گرنگە لە نێو پارێزگای کەرکووکدا بەڕاستی لەو 19 پۆستەدا داواکاری ئێمەی تێدا نییە کە بەری تورکمانی داوای کردووە بەڵکو تەنها کارنامەیەکە بوو پۆستەکان هەبووە تەنها لە ڕێگەیاندنەکانەوە گوێبیستی بووینە نازانین کە ئایا چێ ئەو 19 پۆستەی بۆ ئێمە نووسیوە بۆیە ئێمە گوتومەنە ڕازینین بۆ پۆستانی کە بۆ ئێمان داناوە ئەوان کێکەکەیان لە بینی خۆیان دابش کردووە ئەوەی کە ماوەتەوە بۆ بەرەی تورکمانیان داناوە لەگەڵ برانی دیکە کە بەڕاستی لە دەرەوەی پێکێنانی
پێکێنانی حکوومەتی خۆجێیدان ئێمە دەمانەوێت حکوومەتێکی خۆجێیی بێت هاوبەشێکی ڕاستەقینەی هەبێت بەڕاستی بەشدار بین لە دروستکردنی بڕیاردا و لە جێبەجێکردنی یاسا و دەستوردا پرۆژەکان پێویست جێبەجێ بکرێن پرۆژەی خزمەتگوزاری بۆ تەواوی پێکاتەکانی کەرکووک ئێمە دەمانەوێت بەڕاستی لە تەواوی کاروبارەکانی پارێزگای کەرکووک بەشداری بکەین بەڵێ بله برز زدین نها پارێزگاری نوێی کەرکووکێ مەزبەتا خۆ وەرگرت ji سەرۆکۆماری عێراقی حتا نها li dijî civîna li Otê Reşîd Serokvezîrê Iraqê tu helwestekî got diyar kirî tinêye li dijî yani vê rewşê tu çawa dinirxînî wekî bereya Türkmenî hûn vê rewşê çawa hezin dingêne بەڵێ بەڕاستی دۆخەکە شەڵەژاوە وەکو هەمووان دەزانین کەەوە بەڕاستی پێکێنانی حکوومەتی خۆجێی لە کەرکووکەوە ئەو هەڵبژارنەی کە ڕوویدا لە هۆتێل ڕەشیدی بەغدا بەڕاستی بەهۆی سازشەوە بوو بەڕاستی سازشی هەندێک لایەنەوە بووە هەندێک سەفقات ڕوویدا و هەمووان دەیزانن کە چی ڕوویدا گرنگترینیان بریتە لە بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی تەنانەت لەم با ململانەیەدا بەڕاستی بەشداری پێکراوە کە بڕیارە ئەمساڵ ئەنجام بدرێت تەنانەت هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراقیش بەشێکە لەو ململانەیە کە لە کەرکووکدا هەیە کە بریتە لە ململانەی نێوان سونەکان لە بەغدا لە هەمان کاتدا بریتە لە هەڵبژاردننی ئەنجومەنی هەڵبژەری پەرلەمانی عێراق کە ناوەڕاستی ساڵی داهاتوو ئەنجام دەدێت بەڕاستی ئەم ململانەیەنە ئەمانە هەمووی سەفقاتی سیاسین لەسەر حسابی کەرکووک کە سەرکردە سیاسەکان ئەنجامی دەدەن کە بە شێوەیەکی زۆر نەرێنی بەسەر دۆخی کەرکووک دەشکاوەتەوە وای کردووە کە یاسا و دەستور پێشێل بکرێن ئەگەر هاتوو ئەوان پارێزگاریان لە ئاسایش و سەقامگیری کەرکووک دەکرد بەڕاستی دەبوو ئەو ململانەیە نەهێڵن دەبوو یارمەتی هەمووان بدەنکەوە حکوومەتێکیش خۆجایی دروست بکرێت بە بەشداری هەمووان هەروەکو چۆن لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا هاتووە ئەوان بەڕاستی بە کۆبوونەوەی سبەینێکە بڕیارە بکرێت دۆخەکە زیاتر ئالۆستر دەکەن کەلێن و درزەکان فراوانتر دەکەن ئەو حەوت کورسی کە لە دەرەوەی پێکێنانەکەدان بەڕاستی ئەوان دەیانەوێت زیاتر دۆخەکە ئالۆستر بکەن لە ڕووی ئاسایش و سەقامگیرەوە لە کەرکووکەوە ئەگەر هاتوو ئەو کۆبوونەوەی سبەینی بکرێت بە تایبەت ئەگەر هاتوو بە تایبەت ئەگەر هاتوو بەڕێز پارێزگاری کەرکووک کە ئێستا برامان ڕێبوار داوای کردووە لە پێکاتەی تورکمان کردووەکەوە کاندیدی خۆیان پێشکەش بکەن بۆ پڕکردنەوەی ئەو پۆستانە لە بنەڕەتدا ئێمە بایکۆتی ئەو کۆبوونەوەمان کردووە کەواتە چۆن ئەو پۆستانە پڕ بکەینەوە ئەوان بەڕاستی لە ڕگاندندا باسی پێکەوەژیان و برایەتی دەکەن بەشداری هەموو پێکاتەکان بەڵام بەڕاستی لە واقعدا دەبینیم یاسا و دەستور ئاشتەوایی کۆمەڵایەتی لە دەستور لە پارێزگای کەرکووک پێشێل زەدینۆکو خۆتەڵی داواتان لێکراوە کە کاندید پێشکەشکن بۆ پۆستانە پێچەندوانی ئەگەر کاندید پێشکەش نەکەن ڕەنگە دواتر و پۆستانە بدرێ بەلایانی دیکە ئەمە بەڕاستی ڕەنگە ئەگەرێکی کراوەیە بەڕاستی چووکە دەبینین پێشێلکارێکی زۆر کراوە بەڕاستی لەو کاتێککە پێکێنانی حکوومەتی خۆجایی پێکێنراوە بەڕاستی پێشێلکاری زۆر کراوە لە کارەکانیدا بەڕاستی هەندێک بابەتەن دژوی تورکمانەکاندا سەرپێچی کراوە بینیمان هەر لە باڵەخانەی پارێزگا بینیمان کەەوە کە دەنگدان دەکرێت چۆن بوو بێت و چۆن کرا بەڕاستی ڕێژەی تورکمان لە دەرەوەی بابەتەکاندایە لە دەرەوەی ئەوەیە کە باسی دەکەن کوتلەی براوە باسی دەکەن ڕاستی کلیستی تورکمانی یەگرتو کە نۆ حیزبی پێکێناوە لە ئەنجومەنی پارێزگادا کە گەباسیان نەکرێت کەواتە لە ڕاستی دەگەر هاتوو ئەم بابەتە ڕوویدا بەڕاستی کێشەکان چارەسەر ناکرێن بەڵکو ئالۆستر دەبێن ئەو کاتە دۆخەکە بەرە و دۆخێکی نادیار دەڕوات دۆخەکە ئالۆستر دەبێت کێشەکان چارەسەر ناکرێن بەڵکو کێشەکان زیاتر دەبرێن یەکتەکەیشنیش ڕوونادات سپاس بۆتە برێز تورکێش عەزەدین سەرکردە لانیا تورکمەنیش کەرکووکێ لەگەڵمان سپاس